لە کەلار کەسێک لە کاتی وەرگرتنی موچا گیانی لەدەستدا. کەمێک پێش ئێستا ڕەفیق قادر بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار تایبەت بە کۆباس ڕایگەیاند لە کاتی وەرگرتنی موچا لە بانکی کەلار کەسێک بە ناوی جەماڵ ئەحمەد لە دایکبووی ساڵی 1962 کە خانەنشین بووە بە مەبەستی وەرگرتنی موچا بەیانی ئەمڕۆ ڕووی کردووە تا بانکی کەلار. دواتر لەسەر پلیکانەی بانکەکە لەوێ بەوتەی ڕەفیق قادر بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار جەڵدەڵی دەدات و گیان لەدەستدادا و ئاماژەی بەوەش کرد ئەو کەسەی گیانی لەدەستداوە موالیدی 1962 ناویشی جەماڵ ئەحمەدە دانیشتووی کوڵەجۆیە لە گەرمیان و لە کاتی وەرگرتنی موچا گیانی لەدەستدا و وتیشی ئێستا تەرمەکەی بە مەبەستی توێکاری ڕەوانەی پزیشکی دادی قەزای کەلار کراوە و دواتر لەوێیشەوە ڕەوانەی مزگەوتی تەقوا کراوە لە کەلار لەوێەوە لە ڕێوڕسمێکی شایستەدا نوێژی لەسەر دەکرێت و دواتر بە خاک دەستپێدرێت. لە سنووری ئیدارەی گەرمیان ماوەی چەند مانگێکە بە تایبەتر لە هەرێمی کوردستان بەگشتی ماوەی چەند مانگێکە موچا تاخیر دەبێت. هاوڵاتیان لە کاتی وەرگرتنی موچا پاڵەپەستۆ و ماندووبوونێکی زۆر بەخۆیانەوە دەبینن چونکە بەیانیان کاتێکی زوو ڕوودەکەنە بانکەکان بە مەبەستی وەرگرتنی موچا و بەش ساڵانی ڕابردوویش لە سنووری ئیدارەی گەرمیان هەمان حاڵەکات دووبارە بووە هەر لە نێو بانکی کەلار و لە سنووری سلێمانیش بە هەمان شێواز چەند جارێک ئەم بابەتە کە هاوڵاتیان لە کاتی وەرگرتنی موچا بە جۆرێک لە جۆرەکان جەڵدەلیان دەدات یاخود گیان لەدەستدەن. ئەمە بۆ جاری یەکەم نییە وەکو پێشتر ئاماژەم پێدا لە سنووری ئیدارەی گەرمیان هەر ساڵی ڕابردوویش ئافرەتێک لە هەمان جێگا و لە بنێو بانکی کەلار لە کاتی وەرگرتنی موچا گیانی لەدەستدا. ئەمە کۆی زانیاریەکان بوو لەسەر ئەو کەسەی کە کەمێک پێش ئێستا لە بانکی کەلار بە ناوی جەماڵ ئەحمەد و لە دایکبووی ساڵی 1962 بووە و گیانی لەدەستداوە.